هیچ بنەمایەکی نییە و دەمەوێت تاکید لەسەر ئەو بکەمەوە هیچ کەسێک نە پەروەردەی ئیسلامی مافی هەیە و نە ڕێگەی پێدرێ لە وەزارەتی پەروەردەی ئیسلامی بێ بایەخکە ئەمە خەتی سوورە کەس مافی نییە و دوای ئەو قسانەش مەکەون خوێندنی بابەتەکانی پەروەردەی ئیسلامی وەکو خۆی چۆن بووە هەروە بووە 3 ساڵیش لەوە پێشەوە قسانە ئاکرا ئێستاش نەتیجەکەی بینن ساڵی 2022 وتم ساڵی 23 نەتیجەکەی بینن 23 24 ێستا کۆتاییەکانی 25 لەبەرەوە بە هیچ کەسێک ڕێگە بۆ بابەتە نادرێت ئەو بابەتە ئاینی زۆرینەی خەڵکی کوردستانە زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستانە و ئاینی ئەمەیە و بە هیچ جۆرێک ڕێگە نادرێ بۆ بابەتە بەکەم بایە قسەیرکردن یا بۆ جۆرانە لێرەوە بە میدیاکان دەیڵم ئەمە لە زاری من وەرگرت هیچ کەسێک نەدەتوانێت دەستی لێ بدە و نەمافیشی هەیە نە ڕێگەشی پێدەن شتیوا ئەوە خەتی سوورە با بۆ هەموو لایەک وازەح بێت زیاتر لە 500 مامۆسای وانەبێژی پێشومان داناوەتەوە لە پرۆسەکە بەردەوامە بۆ نمونە یەکێک لە پەروەردەکان لە هەفتەی پێشوو پلەی ناردووە کە شاغیر بووە پرۆسەکەیان بۆ ئەنجامەدەین سێ لە وانەبێژە لادراوەکان یان وانەبێژەکانی پێشوو ئەوکە زیاتر لە 500 مامۆستای پێشومان داناوەتەوە پرۆسەیەش بەردەوامە با ئیشاڵڵا هەمویان بە ئومێد بن بەردەوامە بەڵێ پرۆسەکە بەردەوامە خزمەتیانەکەین وار دەرفەتێکی نوێژ بێتە پێشەوە ئەو لەوێت هەر بۆ ئەوان